لەسەر لێبوردن یان لێ خۆشبوون لە یەکتر لە ئەم یەکەم تەوەری بەرنامەکەمان قساکەین چۆن بەڕاستی جژنی ڕەمەزان جژنی قوربان ئەم دەرفەتانە بکەین بە دەرفەتێکەوەی کە دڵی خۆمان پاک بکەینەوە کەسێک لی خۆش بین زۆر جار ئەگەر کەسێک هات داوای لێکردین لێ ببوونین ئەو کە زۆر زۆر باشە بەڵام ئەگەریش تەنانەت ئەو کەسە نەهاتە پێشەوە تۆ لە دڵی خۆتا لێی خۆش بە زۆر جار قسەیەکی کوردەواری هەیە ئەڵێ من لێی خۆش بوو بیتر باقەکەی بەجێ هێڵم بۆ دەستکەش خەریب کە بچۆ بۆلای ئەو هەرچەند لەوانەیە ئێستا ئەوە زۆر کەس ئێساڵی کەسەکە بەرامبەرەکەم لەوانەیە ئەوەنەی تر وا لێ بێت کە سوور بێ لەسەرەوەکە غەدر لە منکە ئەوەشن نەکرد لێی خۆش بە لە دڵی خۆتەوە باقیەکەی تر بەجێ بهێڵە بۆ خۆ جا لەسەر ئەمە قساکەین کە بەڕاستی ئەو گیانی لێبوردنە ئەکرد لە ئێمەیە بوو بەتەڵ یەکترمان ئازاد کرد چ کاریگەریەک لە خۆمانە لە ژیانمانە دروستەکات تەنانەت لە ڕووی پاداشتێکە و لە لای خوا وەری ئەگرین و بۆی کە ئەو دڵە گەورەش دروستکەین پێویستمان بچێ هەر بۆی داواکەین لە بەڕێز مامۆستا نەجمەدین قادر مامۆستای ئاینی لە لامان ئامادە بێ فەرموو مامۆستا فەرموو چۆن باشی بەخێر مامۆستایان ڕۆژ و نوێژی بەڕێزت قبول بە ئینشەڵڵا مامۆستا باسی لێبوردن نەکەین بەڵام پێش ئەوە لە ئێستاە زۆرێک لە خێزانەکان سەرقاڵی ئامادەکارین بۆ هاتنی جەژنی ڕەمەزان وەلانێ زیادە ڕەوی بکەن زیاد لە ڕاددا لەم کاتانەیە پارە سەرفەکرێت و تەنیا بۆ ئەو چەند ڕۆژەشە پێمان خۆشە بەڕێزت یەکەم جار هەر ئەمەمان پێ بڵێ خۆی جوانی ئەم نەریتە بە چ شێوەیەکە کە زیادەڕۆیی تیان نەکرێت و ئەگەر کرات دڵی چوار مسلمانیشی تایە خۆش بکرێت سپاس و ستایش بۆ زاتی پاکی پەروەردگار کە مانگی ڕەمەزانی مانگی خێر و خۆشی هێناوە مانگێکی جوان پڕ لە خێر و بارەکەت و باران و جوانی سروشت و عیبادەتێکی زۆری خەڵک وملکەتی خەڵق بۆ زاتی پاکی پەروەردگار درود و سەلامی خوا لەسەر گیانی پێغەمبەران بە گشتی و پێغەمبەری ئیسلام بە تایبەتی کە ئەم پەیامە جوانەی بۆ ئێمە هێناوە کە بتوانین هەم عیبادەتی خوا بکەین هەم ڕێزی مرۆڤەکان و مەخلوقاتی خوا بگرین دروست کراوەکانی خوای گەورە سڵاو لە بینەرانتان و پیرۆزبایی ئەو عیبادەتە جوانە و تەواوبوونی ئەو مانگ لە ڕەمەزانە لە هەموو ئەواناکەم کە بە ڕۆژوو بن و داوای شفا و چاکبوونەوە بۆ نەخۆشاناکەین کە نەیانتوانی لەم مانگە ڕەمەزانەدا لەبەر نەخۆشی بە ڕۆژوو بن ئەوانیان کە نەخۆشیەکانیان کورتخایەنە و کاتیە خوای گەورە وان لێ بکاتوان لە کاتی ترابیگرنەوانش کە حەتیان باش نیە نەخۆشی درێژخانەیە خوا گەورە شفایان بۆ بنێرێ و بتوانن لەگەڵ ئێمەدا ئینشاءڵڵا لە چاکەکان بێبەش نەبن پەروەردگارمان لە قورئانی پیرۆزە ڕێنماییمانەکا بۆ کەمکردنەوەی زیادەڕەوی پێمانە فەرمێ کولوا واشربوا ولا تسرفوا إنه لا يحب المسرفين کامە قاعدەیەکە اقتصادی تاک و اقتصادی کۆمەڵ و بگرە ئابووری هەموو جیهانی لەسرە زیادەڕەوی کارێکی وای کردووە نرخی هەر کاڵایە کە ئێستا دەستی بۆ بەی بەرامبەر بە 2 ساڵ 3 ساڵ لەمە و پێش چەند بەرامبەر چووەتە سەرەوە بۆ نمونە فەردەیە شەکر لە دەوری 42 43 41 ئەدکڕی بە پارەی خۆمان ئێستا بە 65 و 70 لەو دەوروبەرایی کڕی ئەمە قاعدەی بازاڕە کە کاتێک داواکاری لەسەر شتێک زۆرە بێ خستنە ڕووی کاڵاکە کەمە کاتەوە ئەو قاعدەیە لە هەر کاتێ داواکاری زۆر بوو خستە ڕوو کەم بوو ئەوە نرخی ئەو کاڵایە بەرز دەبێتەوە ئەمە بەدەست ئێمەیە ئێمە بەداخەوە ئێمەی میلەتی کورد زیاتر لە میلەتانی تر وە زیاتر لە خەڵکانی تر کە زۆر گرنگی ئەدەین بەوەی چۆن زیاد مەسرەف بکەین لە کاتێکا سفرە بە 2 خواردن یا خواردنێکی جوان سادەی ساکار ئەکرێ بیر ڕازێنینەوە هەم موسڵمانانەیە هەم تەندروستیانەیە واتە ئەگەر بڵین سفرەی ئێمە سفرەیەکی موسڵمانانە نییە بڕواتان هەبێت چون کە زیادەڕەوی تێدایە زیادەڕەوی و ئیسرافیش وەکو لە ئایەتەکە ئیشارەتم بێدا خوا ئەفەرمێ خەڵکی زیادەڕەویم خۆش ناوێت
کاریگەری زۆری هەیە لەسەر خێزانەکە خۆی لەسەر خەڵکی تر بازار ڕباتە سەرەوە بازار خەڵکی کەم دەست ناتوانێت وەکو پێویست بیکڕێ پارەکانمان لە ناوەوەی وڵات دەڕاتە دەرەوەی وڵات بۆ هێنانی کاڵا کە هەزاران کێشەی اقتصادی بەدواوە ئێمە لەو بارا بەداخەوە زۆر لە دواوەین و دەست پێشخەریەکی زۆرمان هەیە لە زیادەڕەوی و زیادە مەسرەف نەک هەر مناسبەی جەژن هەر شتێک دێتە پێشەوە ئێمە خۆمانی تێڵە قورتێنین وەیکەین بە مناسبەیەک ئەگەر جاری واییش نییە بە مناسبەی مناسبە نییە مەسرەفیەکەکەین کە بۆ خۆمان وەکو تاگمان دوومانەکە و وەکو وڵاتمان دوومانەکە وەکو مرۆڤایەتی کاریگەری خراپی هەیە خەڵکی موسڵمان نابێ وابێ خەڵکی موسڵمان بەڕاستیە بێ یەکەم قەناعەتی هەبێت و هەم باری تەندروستی خۆی لێک بداتەوە باری ئابووری خۆی و خەڵکی تریش لێک بداتەوە خواردنی زۆر و ڕشتنی زۆری بڕواتان هەبێ وای کردووە پاشە ڕۆژ ئەویش خۆی کێشەیەکی کەی بۆ وڵاتەکەمان دروست کردووە بۆ تەندروستیمان دروست کردووە بۆ ژنگە پیسکردن دروست کردووە کە ئەمانە هات چالەی بدوێی زۆری ئەوێ باسی بکەیت زۆری وێ باسی باشە مامۆستا وەک ئەزانین کە مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی چاکبوونەوەی پەیوەندی نێوان تاکێکی مسلمانە لەگەڵ خوای گەورە تا چەند گرنگە ئەم مانگی پیرۆزی ڕەمەزانە و جەژنی ڕەمەزان بکەینە دەرفەتێک بۆ چاکبوونەوەی پەیوەندی نێوان دوو تاکی مسلمانیش ئەگەر ورد ببینەوە پەروەردگار ئەوەندە باڵا دەستە ئێمە ناتوانین دژایەتی بکەین واگە دژایەتیشی بکەین لە خوایەتی و پاشایەتی و مڵکیە و زۆری ئەو دەسەڵاتێ و هیچ کەم ناکاتەوە إن الله غني عن العالمين خوای گەورەی پێویستێکی بە ئێمە نییە ئەم پەیامە بۆ ئەوە هاتووە پەیوەندی تۆ لەگەڵ خوا چاککە تا تۆ ملکەتی خوابی بە فەرمانی خوا لەگەڵ مرۆڤەکان و دروستکراوەکانی خوا بە گشتی ئەو باڵندەی بە ئاسمانەوە فڕێ ئەو درەختەی لە سەرازدا لەگەڵ هەمویان چاک بیت ئێمەی مرۆڤ خوای گەورە فەرمێ کە باسی چاکەکارانەکە والکاظمین الغیظ والعافین عن الناس ئەویش لەگەڵ چاکەکاران و بەخشندەکان و ئەوانەیە چنە بەهەشت و خوای گەورە کە خۆشی ئەوێن ئینەهو یحب المحسنین خوای گەورە باسی ئەوانەکە کە ڕقی خۆیان ئەخۆنەوە و لە خەڵک ئەبورن عافین عن الناس لێبوردەیان بەرامبەر بە خەڵقەیە ئیجاری وایڵێکی ئەخ کاکە تۆ نازانی فڵان کەس چی بەرامبەر من کردووە ئەخ لێبوردەی بەرامبەر بەچی ئێستا من هاتم ئێوە بە ڕێز و حرمەتەوە پێشوازیتان کردم لە کوێی ئێوە ببورم مەمای لەو زادەیە کە ڕۆشتوم ئەگەر کابرایەک پێشبڕکێکی کردووە ئیزعاجی کردوم لەوە ببورم کابرایەک دڵی یەشانوم لەوە ببورم کەسێک کە هیچ دڵی نێشان و هیچی لەگەڵ نەکردوم لە کوێی ببورم لەبەرەوە لێبوردن پێغەمبەری ئیسلام ئەفەرمێ ما زاد الله عبدا بالعفو إلا عزا خوای گەورە بەندەیە کە لێبوردنی هەیە عیزەتی پێدا عیزەتی زیاتری پێدا گەورەی زیاتری پێدا و وتراوە لە شیمەی گەورە ئینسانەکان جاژنە یا پیاوە لە شیمە و سیفاتی و جوانی گەورە ئینسانەکان لێبوردەیە و لە کاتی دەستڕۆشتن و گەورەیشا لێبوردەی لە هەموو کاتێک جوانتر و چاکترە بۆیە دەبێ ئێمە بەڕاستی هەموو کاتێک وەختێک ئەمانەوێت لەگەڵ خوا ئاشبینەوە لەکوێوە دەست پێکا لەگەڵ ئاشبوونەوە لەگەڵ بەندەکانی خوا لەگەڵ مرۆڤەکان و دروستکراوەکانی خوای گەورە بێ ئێمە ئاشبینەوە لێبوردەیمان بەرامبەر هەبێ جا تاک کە وەختێک تاک ئێمە ئاش دەبینەوە ئەبێ بە کۆمەلگا لەگەڵ کۆمەلگا هیچ کەسێک دژایەتی و کینە و ڕقە بەرایەتی لەگەڵ کۆمەلگایەک یا دەستە و تاقمیکی ترا نەبێت ئەوەی ئەگوزەرێ لە وڵاتی ئێمە بەداخەوە عەرەبەکان ئەڵێت دەم ناحامی خوێن گەرمین ینی ڕقەستوورین با بەمە جێگەی فەخر نییە مرۆڤ ڕقەستوور بێ و هەچی نەبێ لێبوردەی نەبێ و لە لای ئێمەش خەڵکێکەیەڵە عشرەتی ئەمە چۆن ئەوە قوبوڵەکە کوڕی من چۆن ئەوە قوبوڵەکە خەڵکانێکە چەند کوڕی خۆیان بەمەیاوە بکوشت یا دڵی خەڵقێکی زۆری یەشانووە بابە یەکێک لە سەدەقەکان یەکێک لە چاکەکان ئەن تەلقی ئەخاکە بیوەجهین طەلق بەڕووی گەشەوە تۆ مامەڵێ لەگەڵ خەڵقی لەبەرەوە بینیت لێرە و لەوێ برا لە برای ناکرێ ئەوەی چەند ڕۆژێ لەمە و پێش بەداخەوە لە هیچێک لە ناوچەکانی کوردستان ڕووی داوە هەمومانی نیگەران کردووە لە مانگە ڕەمەزانە کە ئەم شتە
لە دێر زەمانەوە لە وڵاتی ئێمە هەیە برا لە برا نابوورێ کەس لە کەس نابوورێ بەڕاستی ئەمەشی مە و سیفاتی ئینسانی مسلمانی ڕاستەقینە و مرۆڤی دامەزراو نییە لەبەرەوە ئەبێ ئێمە بەڕاستی پێشەکی کارەکانمان ئەوە بێ دڵێکی فراوان دڵێکی گەورە و دڵێکی لێبوردە وەختێک ئێمەڵین اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عني پەروەردگارە تۆ لێبوردەیت تۆ خاوەنی سیفاتی چاک و کەرەمی لێبوردەیت پێخۆشە لێم ببوورێ خوا لێبوردەی پێخۆشەی تۆ بەندەی خوای تۆچی ئەی بۆ پێخۆش نییە تۆ کەواتە بێ لە پێشەوە تۆش لە گیانی خۆتا لێبوردەی پیادە زۆر باشە جاجەنابی مامۆستا ئێستا کەسی وا هەیە بۆ نمونە خراپەیەکی لە حەقی کەسێکی ترانجام داوە ئەوەی کە خراپەکە لە حەقیا کراوە ئەڵێ ئەمە ئازاری پێگەیان و ناتوانم لێی خۆش بم هەرچەند لەگەڵ خۆما قساکەم ناتوانم ئەو دڵە گەورەیە چۆن کەسێک بتوانێت لە خۆیان دروستیکە ئاینی ئیسلام ئاینێکە کە بۆ ژیانی تاکەکانە واتە بەڕاستی وە ئەکات کواڵیتی ژیانی مرۆڤ بگۆڕێ کاتن لەم نێوەندەیە ئاینی ئیسلام ئەو دڵە گەورە ئەڵێ کە چۆن لە کەسێکا دروست بکرێت ڕێنماییەکان چییە بۆ ئەو کەسە ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتای دروستبوونی مرۆڤ دوو کوڕی ئادەم بوو بە شەڕێ قابیل دەستی درێژ کرد هابیل بکوژێ هابیل وتی تۆ دەست درێژەکەی بۆ ئەوەی من بکوژی من تۆ ناکوژم و دەستت بۆ درێژ ناکەم ئەگەر تۆ دەستت بۆ من درێژ کرد تاوەکو تاوانەکە بچێتە ملی تۆ ئەمەیە دڵگەورەی کە هابیل هەیبوو یەکێک لە دڵگەورەی و نمونونەکانی دڵگەورەی ئەبینین پێغەمبەری ئیسلام لە ناو مەکا چیان بەخۆی و یارانی نەکرد نردیانە شیعابی ئەبوو تالیب ئەو دۆڵەی پشت مەکەوە پشت کەعبەوە مدەتێکی زۆر و زەمەنە لەوێ حەساریان سەرخستن مامەڵەیان لەگەڵ ناکردن نان و ئاویان لێبڕین لەوێ خەدیجەی خێزانی وەفاتی کرد ئەبوو تالیبی مامی مەردکە ئەبینیم پێی وترا عامل حوزن ساڵی دڵگرانی هاوڕێیانی زەیتیان پیاکردن بەردیانە خستە سەر ورگیان یەک و دوو ڕاویانە نان ئەیان کوشتن ئازاریانەدان یاسر و خێزانی یاسر دایکی عەمار و باوکی عەماریان لە ناو مەکا شەهید کرد و کوشتیانن لەسەر چی لەسەرەوەی کاتوونە سەر دینی محەممەد ئەو ڕۆژەی کە محەممەد الموستەفا گەڕایەوە شاری مەکەشی کرد اذهبوا فأنتم طلقاء بڕۆنێەوە ئازادن پێوتن ئێوە بەتەمان من چیتان لێ بکەم وتیان برایەکی خۆشەویست کوڕی برایەکی خۆشەویست چیەکەیت وتی اذهبوا فأنتم الطلقاء چێ زۆر عەزیەتی پێغەمبەری کردبوو عەلەیهی السەلات وەسسەلام سڵاوات و درودی خوا لەسەر جانی پێغەمبەر و یاری یاوەرانیشت ئەبوو سوفیان بوو وتی هەر کەسێک چووە کەعبە ئامینە هەر کەس چووە ماڵی ئەبوو سوفیان ئامینە و کەس دەستی بۆ نابا بڕۆ ئێوە ئازادن ئێمە پێغەمبەرەکەمان ئاوا بوو بەرامبەر بۆ هەموو عەزیەت و مەرارەت و دەرکردن لە وڵاتی خۆی و لە سیانزەی کۆچی و ڕۆشتووە بۆ مەدینە و لەوێەوە ئەم هەموو ئازارەی پێگەیشتووە و هاوڕێیانی چوون بۆ حەبەشە کەسی پێغەمبەری خوا بە لەحزەیەک هەمووی لەبیر کرد وتی بڕۆ ئێوە ئازادن گەورەترین دوژمن کێ چووە ماڵی ئەوە خۆشەویستی منە ئەو کەسە ئەوە لە ئیسلاما بەڕێزە و بۆ ئەوەی ئەو دڵی نەشکێ بڵێ خۆ من چەند ساڵە دژاتی ئێمە بێ ئاوا دڵگەورەی دروستکەین جا من ئەگەر لە کەسێ ببورم هیچی بەرامبەرم نەکردو ئەزیەتی نەداوم دڵی نێشانم ئازاتیەکەم لە شوایە هەتاوەکو ئازارەکانی ئەو بێ لە بردنەکەی من گەورەترە دڵگەورەیەکەی من گەورەتر دەرەکەوێ ماشەڵڵا فڵان کەس ئەو هەموو خراپەی دەربارە کرا کەسی ئەو دڵی گەورە بوو لێبوردە بوو لێ خۆش بوو وازی لە مافەکانی خۆی هێنا و تەنەزولی لێ کرد و لەگەڵەوە بەرامبەر بە فڵان کەس باش کەواتە مابێ ئازادیەکەمان لەوایە بەرامبەر بە یەکێکە وەک تۆ ئەوڵیت دڵی زۆر یێشان بم دڵی زۆر ئەزیەت داوم ئەو ساکە گەورەی و فەزڵی من دەرەکەوێ کە من چەند چاک بوو بم لەگەڵ ئەوە
وإلا هیچی نەکرد بێ لە کوێی ببوورم ئاخر خۆ عفو بەرامبەر عفو مەغفیرەت بەرامبەر مامۆستا بە زۆر تاوان. کات ئەومان بینیوە لە ناو خێزانەکان بڵین لە ناو کووردا هەندێک کات جەنەدەزدانیش هەبووە لە ڕووداوێکی هاتوچۆی جەنەدەزدان هەبووە و کەسوکاری کۆچ کردووەکە هەر لە کەساتی ڕووداوەکەیە یان لە ڕۆژە دوای ڕووداوەکەیە لە شۆفێرەکە خۆش بوون ئێمە ئەو زۆر مامۆستای بینیومان ئاینین ئێمە مامۆستای ئاینین لە زۆربەی ئەو سڵح و شتانە بەشدارین لە زۆربەی تازیەکانە بەشدارین خۆشبەختانە ئەمە خەریکا بێتە کولتورێکی گەورە لە ناو کووردا بێتە کولتورێکی گەورەم لێبوردنە هەر ڕۆژی تازیەکە باوکو کەسوکاری مردووەکە ئەوەی کە ڕۆشتووە خەڵکێک تەکلیفەکان ئەڵێنەوە ئێمە لەبەر خاتری خوا لەبەر خاتری مرۆڤاتی لەبەر خاتری کەساتی لەو کەسە خۆش بووین لەو کەسە خۆش بووین و ئێستا کەم کولتورە لە هەندێک ناوچە زۆر باو بوو بە تایبەتی ناوچەی شارباژێر ڕوانە گەرێشێک لێ قەوما ئەیود لەگەڵ چێ لێ قەوماوە مەسەلەن گەڵ چێ ئەم حادسەیە بۆی و شارباژێڕیە ئەوەی کە مردووە یاخودەوەی تیا چووە عازێت پێگەیەوە ئەوی دەمەترسە ئێستا سوپاس بۆ خوا زۆربەی ناوچەکانی کوردستانی گرتووەتەوە زۆربەی ناوچەکان بوون بە خەڵکێکی بەڕێز من چوومەتە پێنجوێن چوومەتە شارە زور ئاوا بەرە و پشدەر و ڕانیە و منتقەی سوورداش و ئەم پێرەمەگرون و ئەوانە خەڵک گرتووەتەوە ئەوەندە ئازا بووە یعنی باوکو کە سوکاری کوژراوەکە دێنە سەر یا تەکلیف لە مامۆستایەکی ئاینیەکەن ئەفەرمێن تۆ بە ناوی ئەمەوە قسە بکە ئێمە لێرەوە لێی ئازاد بیت ئەمە گەورەی ئەو مرۆڤانە دەرەخا ئەمە خواپەرستی ئەو مرۆڤانە دەرەخا ئەمە دڵسۆزی ئەو مرۆڤانەیە بۆ کۆمەلگا زەرەرەکە زەرەرێکە نایکەن بە دوان و سیان و سوار لە بەداخەوە هەندێکی سەرکەشیش چۆن کوڕی ئێمە و چۆن کاکە کوڕی ئێوە و کوڕی هەموو کەس تۆز ئێستاەوە بۆ بە حاڵەتی دەگمەنەوە کەم بۆ بەڵێ سواز بۆ خوا لە دیاردەیی کە بۆتە حاڵەت و بۆتە ئیشی تاک و بەڵام زۆرینەکەی لێبوردن و لێ خۆش بوون باشە مامۆستا ئێمەسا لە مانگی پیرۆزی ڕەمەزانین و چەند ڕۆژێکمان لەم مانگە پیرۆزەیە ماوە بەرەو جەژنی ڕەمەزانە ڕۆین تا چەند گرنگە ئێمە ئەگەر ئەم مانگەشمان بە دەرفەت نەزانی بێ بۆ ئەوەی کە برایەکمان بۆ ئەوەی کە دراوسەیەکمان بۆ ئەوەی کە کەسوکارمان ئاشکرد بێتەوە لە جەژنە جەژن بکەینە دەرفەتێک بۆ ئاشکردنەوەی ئەو کەسە ئەگەر ورد ببینەوە لە ئاینە ئەم جەژنە یەکێک لە سیماکانی لێبوردن و گردن ئازادیە چ لە مزگەوتەکان چ لە گەڕەکەکان خەڵق بۆیە ماڵ و ماڵە گەڕێ بۆ گردن ئازادیە ئەگەر ورد ببینەوە لە ئیسلامە وەختی خەڵقە چێ بۆ حەج ماڵ بە ماڵی دراوسەکانی و خزمەکانی ئەگەڕێ گردم ئازاکەن منەچم بۆ ماڵی خوا بەڵکو و خوای گەورە ئازادم کایەوەش ئازادم بکەن ئەم سیمایە ئەم شتە جوانە هیچ چیە ئەمە دەلالەت لەوە کاکە بەڕاستی گردن ئازادی چ بۆ ڕۆژی دوایی و چ بۆ ژیانی لێستە بە دواوەمان شتێکی باشە ئەم ڕەمەزانە عیبادەتت کردووە تاخوا ئازاد بکە و ببی بێوانی لە ئاگەر من العتقاء من النار في شهر رمضان ببی بەوەی کە تو ئازاد ببی لە ئاگەر باشە ئازادکردنی خەڵق و گردن ئازایش شتێکی باشە لەلای ئەوە شتێکی باشە ئەمە یەکێکە لە هەلەکان یەکێکە لە بۆ گونجاویەکان دەست بکەیتە ملی خەڵق داوای لێبوردنی لێ بکەی داوای لێبوردنی لێ بکەن لێبوردەبی وەختێ دەسەکەنەمە لە نەک دەستی تێوەنی کۆرا بەرەوە بەهابا تۆ زانی چی کردووە بەرامبەر بە من ئاخر منیش بۆیە بەتوەڵم گردن مازاکە زان چیم کردووە بەرامبەری ئەلەو حاڵەتەیە لێبوردن من هەندێک میلەتێ زۆر مەزی بووم پیانە خۆ لێبوردن هەرەوە نیە دڵەیەشان بم لێبوردن هەرەوەیە سەماحمان هەبێ مەسە بۆ نمونە ئەچیتە دوکانێت تێوشت کردی پیاگەوێ پێشکەوێ خوشکێک پەلێتی چتە سەیدەلێک بە هەمان شێوە لە سیارە لێ خوڕی بە هەمان شێوە لە میسر قەرەباڵخە لە سانۆی خاکی میسر بە کەڵکی ژیانیە و 80 میلیۆن بۆ 90 میلیۆن خەڵقی تایە سیارەکان بە یەکاکەش هەو نەزانی ساکردە مالێش یا باشە مالێش تەوا هیچ نییە باشە باشایەکتر لەناو پاشایەکتر لە ناوزە دەکەن و هیچ نییە زۆر سیر بوو بەلامەوە کام لێبوردنە لە ناوە میلەتا بەم شێوەیە لا ئێمەی کا بە قڕە و ئەی کا بە هەرا و با بە تازە زەرەرە کەوتووە زەرەرەکە نەبێت بە دوان زیاتر لە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە مسلمانان برسیانە تینویانە ینی داخی ئەوەیان لە ڕەنگە دەرونیان تەواو نەبێت بە شۆفێرێکی تریێڕێ کە معلومی جەنابتانە برسی بوون تین و بوون تێکدانی باری دەروون لە هەندێک وڵات
لەو کاتانە عقوبەی قانونیش کەمترە لە وڵاتی و قبرس لە زۆری ڕۆژی ڕەشەبا و تۆفعان و گژوبا عقوبەی تاوانەکە کەمترە ئەبێ ئێمە لەوە تێبگەین ئێمە لە ئیسلامی شاوایە ئێمە بێ جارێکە بە ڕۆژوونەوە یەکە بێ بە خۆمان بە ڕۆژوو بە خەڵکی نەفرۆشینەوە چونکە بە خەڵک مافرۆشتەم بۆ تۆ بە ڕۆژوونیم بۆ دادە بە ڕۆژوونیم بۆ خوا بە ڕۆژ بۆ خۆم بە ڕۆژ ئەوە نابێ بە تۆی فرۆشمەوە تینومە نەخەتای تۆیە برسیمە نەخەتای تۆ ئێمە لە جارێ لە لای منەوە ئەگەر هاتوو منە مەم نەبوو باری دەرونیم شڵەژا بوو هاتم بەرامبەر بە تۆ کە بکوتیم کرد ئەبیان جا تۆش گەورە بیت دیسان تۆش نەچیتە لای منەوە تۆش ڕۆژ وەکەم بەجارێ پێ ماڵ کە بە سیارەکە پێشەکە و دوای مەکەەوە بەس تۆژە بێت لێبور دەبی تۆژە بێت دڵگەورەبی کەواتە بەردوو لامانە بێت دڵگەورەبین چیرۆکێکی بچوەرەتان بۆ جەرم و کە لە ژیانی خۆمان ڕوویداوە سواری پاسی پۆلۆنی ببووین لە بازار ڕۆ ئاهاتینەوە سێ ڕەمەزان بوو سواری ڕەمەزان بوو پیاوێکی بە تەمەن لە تەمەنی ئێستەی من یا شتێک گەورەتر لە لای دەرگای پۆلۆنیەکەەوە سوار بوو کوڕێکی گەنجی وەک تۆش ویستی دابەزێ وتی کاک حاجی تۆ جە ڕێگەم کەویش بە حاڵ ڕێگەی کرد وتی ئاخە حاجیان خۆ ناتوانم دابزم مام حاجی تووڕە بوو تووڕە بوو کوڕە گەنجەکە نەجوابتی مامە ژیان ئەوە بە ڕۆژووی کوڕە خۆی هێشتا سێ ڕەمەزانە و ئەمڕۆژ هێشتا سەعات نۆدەیە تۆ بێ قەزابی لێستەوە ئاوا تووڕەبی چۆچی ڕۆژە کاردری کەواتە ئێمە بێ بەڕاستی ئەو قسەی ئەو گەنجە لە هەشتاکانەوە تا ئێستا لای من ماوەتەوە ئەم گەنجەوەگە بزوانیم تیمام حاجیانەوە بە ڕۆژووی بێ تاقەت بووی خۆش تا سێ ڕەمەزان و ئەم ڕۆژ سەعات دەیە یعنی بەیانەکەیەتی تۆ خێرا ئاوا تووڕە ببیسی ڕۆژ مادووترە بی و لەوانەیە لە ئێوارەکانی شاهی لاکتر بی کەواتە ئێمە خۆمانە بێ وەکو مام حاجی نەبین ئەمە لای یەک دوو وەک ئەو گەنجە جوانە بین کە تا ئێستا من نەیناسمەوە بەر پیاوە پیرەکە نازان مابیانە ئەو مەناسی بەڵام گەنجەکە ناناسم ئەگەر مابێت تەمەەن درێژ بێ خوای گەورە نمونیان زیادکە ئەوەنە بە جوانی وتی لەو سەردەمەوە ئەوە بۆ 40 ساڵ زیار وات من قسەی ئەو گەنجە جوانە لەلام ماوەتەوە وەرەوا بێ جارێکەکەم وەک مام حاجی نەبین ڕۆژۆکەمان بە هەموو خەڵقی پێمان بڵێ بڵێ بابە تەحملی بێ بە ڕۆژووی هەتا پێغەمبەرمانە فەرمی ئەگەریشە مجادلە و قیڕەقیری لەگەڵ کردی یا دەستی بڵێ ئینی سایم ئەلەوێ دروستە بڵێ من بە ڕۆژوومەی نەخۆ پێویست ناکە کاکە من بە ڕۆژووم یە بە ڕۆژووی بخۆت بە ڕۆژووی تۆ بەتەمای بەهەشتی بە منی بۆ فرۆشتیتەوە قابلە لە خانۆکەی بەهەشت هۆڵەکە بەی بە من نەخێ نام دەی تێخوای گەورە بۆ تۆی داناوە پاداش بۆ تۆیە کەواتە ناکری هەموو بەڵام لە شوا دروستە بڵێ من بە ڕۆژوم لەو شوێنی کە خەڵق ئێوێ قڕقاڵێکی لەگەڵ کارشەڕێکی لەگەڵ کا بۆیە لێبوردەی زۆر گەورەیەشێک لە جوانەکانی ئەم مانگە ڕەمەزانە ئەوەیە کە لێبوردەبی بە فێری سەبر و تەحمل و ئینزیبات ببی خۆڕاگری ببی بۆیە مانگی ڕەمەزان هاتووەتە پێشەوە ئەمە بە هەلە قۆزمەوە ئەگەر ئەمڕۆ بڕوا و زۆرمان ما بێت دوو ڕۆژمان ماوە بەیانی و دوو بەیانیمان ماوە ئەلە ئێستەوە داوا لە خوای گەوراکەی عیباتەتی لەسەر لە مسلمانان و مسلمانانی کورد قبول کردبێ و بەشی ئەوانەی تێبکا کە تا ئێستا بە ڕۆژوو نەبوون ئیلتیزامیان نەکردووە لە ساڵەکانی داهاتوو یا لە وەختەکانە بتوانن حەق بکەنەوە پیرۆزبایی جەژن لەو خەڵکە ئەکەین کەم بە ڕۆژوو بووە بە ڕۆژوو نەبووە جەژنیان بارەک بێ خوای گەورە بیکاتەمایی خێر و جەژنی خۆشی و ئاوەدانی و سەرکەوتنی وڵاتمان خوای گەورە بیکاتەمایی خێر و خۆشی و داوا لە خەڵکیشەکەم کە جەژن نەکەنە جەژنی سەرقەبران چکۆم جەژنە جەژنی مردووەکانە دوعامان بۆ مردووەکانمان لە هەموو کاتێکە ئەگا و لە هەموو شوێنێکەوە ئەگا ئەبینین خەڵکێکەیە بەیانیەکی بۆ ماڵیان لەسەر قەبرانە دوای ئەمە گوێم لەیەوە بوو پێش بەرنامەکە باسیەوەتانە کرد خەریکە کللتوری جەژنە پیرۆزدە و چوون بۆ ماڵی یەک کاڕە بێتەوە بە تایبەتی لای ئەوەی گەنجەکان بام گلەیە بکەم زوربەتان تا شەو درنگ مۆبایلێکی بەدەستەوە یا تۆڕ کۆمەڵایەتیەکان خێرا خێرا ئەم دیوەکە بەیانی خەوتووە چی بۆ بازێ ماڵ سەعان نوێ هێشتا هەڵ نەساون لە خەو بە تایبەتی گەنجەکانیان مامۆستا بەداخەوە ئەمە نەخەمی ئەوەیانە گەنجەکان مەبەستم ڕەوانیە چۆن ڕەوەن حەزی لەوە بابەتانەیە بەڵام زۆر جار خەمی ئەوەیانە کە بۆ منە لە فەیسبوک پیرۆزبایی جەژن بکەن لەیەک ئەوە نەخەمی ئەویان نییە کە بەڕاستی بچن سەردان ئەوەی ڕوبەڕوو ئەکرێ و ئەوەی ئەو خۆشەویستی ئەوەی لەبەر چاوانە کورد جوانی و تۆ ئەوەی لەبەر چاوانە لەبەر دڵانە
بابا ئێمە با یەکتر ببینین بە بینینی یەکتر شاد ببین فەیسبووکی بێڕۆح بۆ کاتێکی ناچاری بۆ پەیامێکی ناچاری باشە ئەسێمەسەکانمان بۆ ناچاری باشە بە ئێمە ڕۆین ئێمەم جیلەی ئێمەم جیلەی پێش ئێمە ڕۆین ئێوە یانە جێگەکەی ئێمە جێگەکەی ئێمە جارێک لەم کورساتەوە گوم لە یەکێک لە براکانی ئەوانەی کە لە سەر لایەنە کۆمەڵایەتیەکان قساکەنەی و هەتا خەڵقی جامانە بەسەر و پیاوە قەدیمیەکانیش لە مزگەوتەکانیش کەم بوونەتەوە کاکە کەلتور جوانە میلەت بە کەلتوری خۆیەوە جوانە من چوو بۆ وڵاتی ئەردەن بە جلی کوردیەوە لەبێ هەڵسوو کەوتمەکرد قائیدی جێشی شمالی ئەردەن ئەمە نەمەعجی بوو بە جلەکانی من و بە جلە کوردیەکانی من ئەوەی پیا هەڵدا بە جلی کوردی و بە کووردا کە منی شادمان کرد لەبەرەوە حەقە بەڕاستی کەلتوری خۆمان لە یاد نەکەین کەلتوری خۆمان گەورە بگرین ڕێزی لێ بگرین دوایە ئەم کەلتوری جەژنە پیرۆزەیە چ بۆ ماڵەکان و دەرگاکانمان چ بۆ یەکتریمان شتێکی جوانە شتێکە جێگەی ڕێزە دوایمە دڵەکانمانە کاتەوە خی گەورە ئینشاءالله ڕەمەزانی لە هەمومان قبول کردبێ و جەژنی خێر و خۆشی بە سەرمانە بێنێ و لە ئێستەوە لە ئێوە و لە بینەران مبارەک بێت لە بەڕێزی شت ئینشەڵڵا پیرۆز بێجا وەکو دووە پرسیاری من لە بەڕێزت باسی وڵاتی مسرت بەنمونە کرد وتت کە لەو وڵاتەیە ئەگەر شۆفێرەکان ڕووداوێک ڕووبە ڕۆحێکی گەورەیان تیا هەیە بۆ لێ خۆشبوون لە یەکتری ئەمە چۆن بکرێ بە کەلتورێکیش لە لای خۆمان مامۆستا هەر نە لە بواری شۆفێری کەسی وایە ئێستا قەرزارە نایبەخشێت کەسی وایە خوا نەخواسە ئەبینید تون و تیژێک لە نێوانیانە بووە ئەوەی خستۆتە زندان چەند مانگە چەند ساڵە هەروە دوور لە خانەوە دەکێتی لەم کاتانە ئەمە چۆن فەرهەنگێکی لێبوردن دروست بکەن مامۆستا ئێمە ئێستا لەوانەیە خەڵکێک لۆمەی من کاڵێ مامۆستا باسی میسرەکە ئێمە زۆر باسی واکەن یەکێکمان لە ئەوروپایەتەوە یا سەفەرێکی ئەوروپای کردو کاکە لەو ئەوروپایی یەک کلێنز لەسەر جادەکە فڕێ برێ شەکەڵ یەکرێتەوەی خاتە سەبەتەی خۆڵەکەەوە کاکە لەو ئەوروپایە ئەگەر دوو برا قڕەقڕیانە بێ برایشان لەو لاوەستا و برایەکیشانە یا بەخۆشی تەداخولەکە یا شەڕەبۆکەس ناکا لەسەر براکەی کاکە بایم ئەم کەلتورە دەبایمەش کەلتوری شوانمان هەبێ ئەم کەلتورە چۆن دروستە بێ خۆمان دروستی بکەین ناسین خۆمە ئەم کوزەیە نییە بنێرین لە سچینەوە بۆمان بێ ئەو گوڵە نییە یەکێک بۆمان دروستکە ئەبێ خۆمان دروستیکەین ئەبێ بەدەستی خۆمان بیسازێنین ئەبێ لە دینەکەمانەوە هەڵیێنجین لە پێغەمبەرەکەمانەوە هەڵیێنجین سفاتی یەکتر خۆشویستن و دروستکردنی خۆشەویستی و لێبوردەی لە نێوان خۆمانە شتێک نییە من بنێرم من کا نمونەیەک گەێنمەوە ئەو نمونە بۆ ێنمەوە بۆ هاندانە بۆ هاندانی خەڵکیە بۆ یەکتر هاان بدەین بە شتەکانمان نەبێتە شتێک حیز بەرزی وامان لێ بکە کە نەتوانین لە کەس ببورین و کاکەوەی تر ئەوە سفەتێکی جاهیلانەیە سفەتێکی نەزانانەی پێش ئیسلامە سفەتی سەدەکانی ناوەڕاستی ئەوروپایی خەڵکێکە کە لە وڵاتە نەزانم دواکەوتۆکانە هەیەی لە وڵاتی پێشکەوت و خەڵقی پێشکەوت و خەڵقی متەدەین و متەمەدین واتە شارستانی و ئاین پەروەر بەڕاستی ئەو شتانە کەم بووەتەوە لێبوردەیی جێگەی گرتووەتەوە بتوانین بە هەمومان ئەو لێبوردویە پیادە بکەین ئەوەی باسی خەڵقەکەی خەڵق بە ئێمە بڵێ شوینە کوردستان خۆ سواز بۆ خوا زۆر سفاتی چاکمان هەیە زۆر عەرەبیەنە لای ئێمە لەمانی کە لە ناوەڕاست و جنوب بۆ یەن ئەڵێ کورد خەڵقێکی زۆر لێبوردەیە خەڵقێکی واوایە وەکو بەرامبەر بە خەڵق وین با بەرامبەر بخۆشمان بەڕاستی جانی لێبوردەیی و خۆشەویستی خەڵق بە نمونە بمانهێنێتەوە نەک خەڵق بە نمونە بێنینەوە بەڵێ مامۆستا گیان دەستی خۆش بێت سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونت زۆر زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ ئێوە